ناڕەحەتیەکانی دنیا زۆرن و ئەو دەرگایانەی لەسەرماندا دەخرێن ڕۆژانە زۆرن. ڕۆژێ دەرگای ڕزقدا دەخرێ، ڕۆژێ دەرگای کار ئاسانی لە شتێک لەسەرتدا دەخرێ، ڕۆژێ دەرگای دەرچوون و سەرکەوتن، دەرگای علم و زانستی، کێشەیەکی کۆمەڵایەتی دەرگاکە لەسەرداخراوە حەل ناکرێ، دوژمنایەتی حەل ناکرێ، نەخۆشیەکە و چارەسەر ناکرێ. خوای پەروەردگار لە هەموو ئەو ناڕەحەتیانە دەرگای ڕزگاربوونت بۆ دەکاتەوە. بەچی؟ بە تەقوا. ومن يتق الله يجعل له مخرجا. هەر کەسێ تەقوای خوای پەروەردگار بکە، ئەوە خوای گەورە مەخرەجێک دەرچەیەکی بۆ دەکاتەوە، دەرچەت بۆ دەکاتەوە، خەمن نەبێ. آخر دکتۆرەکان هەموویان وتویانە عیلاجی نییە، لای خوا هەیەتی. ئەم وەزعی من تێکەوتم قەرزاریە چارەسەری نییە، بەخوا لای خوا مەخرەجی هەیە. ئەو مشکیلە و مصیبەتەی من تووشی بووم مەخرەجی نییە، بەخوا لای خوا هەیەتی. يجعل له مخرجا. إلا خوای گەورە مەخرەجێکت بۆ دێنێت کە بە خەیاڵی خۆشت دانەهاتووە، نەتزانیوە چۆنیش، بەڵام تۆ لەسەر یەک شت ئیشت کرد، ئەویش تەقوای خوای گەورە بوو. يجعل له مخرجا. ئێمە گەورەترین کێشەمانە کە ئێمە لە ژیانی دنیاماندا دەیان و سەدان دەرگامان لێدا دەخرێ، ناڕەحەتی دێتە ڕێگامان، کێشەمان بۆ دروست دەبێ. چ شتێک ڕزگارت دەکا؟ رب العالمين بهوي تقواك يجعل له مخرجا.